وەکو یەکێتی پرۆژەیەکمان ئامادە کردووە دیارە ئەو پشتمان بەستووە بە بەشی یاسایی بە بۆردی یاسایی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان پرۆژەکەمان ئەوەیە کە داواکاریەک یاداشتێک بدرێتە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کە بکرێتە داواکاریەک بۆ سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان کە موچەی خاوەن پێداویستی تایبەت و کەمەندامان دەبێ ئیستیسنا بکرێت جا ئەم ئیستیسنایە لە کۆی داهاتەکە بێکە هی حکوومەتی هەرێمە یا لە داهاتی ناوخۆ بێ دەبێ ماگانە لە کاتی خۆیدا بدرێت پێم وابێ موچەی کەمەندامان سێکتەرێکی ئەوەندە گەورە نییە وەکو سێکتەری مامۆستا یا سێکتەری تەندروستی کە حکوومەت لی بترسێ و نەتوانێت لە کاتی خۆیدا بیدا بۆیە بە دڵنیاییەوە من دڵنیام ئەو پرۆژەی کە ئێمە وەکو یەکێتی حازرمان کردووە و کە بۆردی یاساییەکەمان و وەکو فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان هاوکارمان دەبێت و بە دڵنیاییەوە هەموو دڵنیام کە پەرلەمانتارانی بەڕێزی پەرلەمانی کوردستان هاوکارمان دەبن لەم پرۆژەیە لەبەرەوەی ئەمە بۆ کەمەندامانی هەموو لایەکە دەکەین بتوانین بە هەموو لایەکمان خزمەتێک پێشکەشکەین هەر نەبێت لەم ڕۆژایان لە سێ مانگی سی دوانزە کە ڕۆژی کەمەندامانە هەر لەو ڕۆژانە ڕۆژەکانی دواتریش بە هەموو لایەکمان هەوڵی خزمەتکردنیامێن دووبارە من دەستخۆشی لە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان بە تایبەتی بەڕێز کاکتۆ میران کە ئەو بیرۆکەیەش ئێمە بە دڵنیاییەوە ڕێکە قانونیەکان چۆن بێ فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ جۆرە کاری لەسەرەکە بۆی توانین بە هەموو لایەکمان ئەو خزمەت پێشکەشکەین بەهۆی قەیرانی دارایی و بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و بەهۆی ئەم وەزعی کە دروست بووە بەردەوام موچە لە دواکەوتنایە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت وەزارەتی دارایی کە جۆرێک لە جۆرەکان حاڵەتێ دروستکە تایبەتمەندیەک با بە موچەی کەمەندامان کە 30 ڕۆژارێک بدرێت کە ئەمە داوایەکی سەرەتایی و داوایەکی گرنگی ئێمە بووە و بەردەوام ئێمە بۆ ئەم بێشێک لەم داوانە خۆپشاندانمان کردووە مانگرتنمان کردووە سەرجادەمان گرتووە داوامان پێشکەشی حکوومەت کردووە و من دڵنیاشم کە لە پەرلەمانی کوردستان ئەم داوایە دەرچوو ئەچێتە ئەنجومەنی وەزیران لە ئەنجومەنی وەزیران کاک دکتۆر ئەتوانێت لە ڕێی حیزبەوە فشارکە لەو خەڵکانی کە لە ڕێی شێتیەوە لە ئەنجومەنی وەزیرانان وەزیرن و پەرلەمانی کوردستانش ئەتوانێت لۆبی باشی بۆ بکات لە نێو پەرلەمان ئەمە هەواڵێکی دڵخۆشکەرە ومێ دەکەین ئەم مانگە هەمین مانگی دواکەوتنی موچەی کەمەنداما بێ بە ساڵی ئایندە هەموو کاتێک موچەی کەمەنداما بدرێت کە ئەمە دەستکەوتی ڕێکخراوەکان و جەنابیان و فراکسیۆنی کێتیە لە پەرلەمانی کوردستان